بینەرانی عزیز سڵاوتان لەبێ و کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی کوردستان بکەین بۆ هیواین کە خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لای قبوڵ بکە. بۆ ئەمڕۆ میوانداری خاتوو گوڵزار عەبدولقادرمان کردووە وەک خاتوونێکی دەزڕەنگینی شاری سلێمانی کە دڵنیام زۆربەتان ئەیناسن. قسە و باسەکەین لەسەر کارەنوەکەی کە پێشانگایەکی تایبەتە خۆت گەلەرێکی تایبەتەکە لە ماڵەکەی خۆیدا تایبەت بە جلی کوردی و ئەکسسوارات کردێتەوە. گۆزار خان سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش بەخێر بێی خەت و پەشێ و زۆر سپاس. پیرۆزبایی مانگی ڕەمەزانیش لە هەموو دنیا ئەکەم. خۆشحاڵم بە هاتنتان. زۆر سپاس. لەو تەلەڤیزیۆنە جوانەی سلەیمانیەوە دەرەکەوین. زۆر خۆشحاڵم. ئێمە شەربەها زۆر سپاس گۆزار خان. سەرەتا پێم خۆشە گۆزار خان لەوە دەست پێکەم بە حوکمەوەی ماوەی چەند ساڵێکە دەستکەوە بەکاری دیزاینی جلوبەر. بەڵام پێش ئەوە هەموو خانمانی سلێمانی شایەتی ئەوەیان کە یەکێک بوو لەو خاتوونانەی کە لە سەرەتای تەمەنێکی کەمەوە لە سەرەتای هەشتاکانەوە دەست کردو بەکاری ئارایش چەند دەورات و خولت بینیوە. پێم خۆشە بزانم سەرەتای کاری ئارایشتی بەڕێستان بۆ کەی ئەگەڕێتەوە چۆن بۆ ئەو بڕیارەتان ناکە دەست بکەی بەو کارە؟ وەڵا خەت و پەشێ و لە ساڵی هەشتا و یەکە زۆر حەزم لە کاری ساڵانە کرد. بە زۆر قورس بوو باسی کەم. تقریبا ساڵێک بە باوکی مناڵەکانم وتم زۆر حەزم لە ئارایشگایە و بیکەم و ئەمانە مناڵەکان تۆزێ گەورە ببوون هەر ئەیون نا. ساڵێکی ویستا ڕازی بوو. ساڵی هەشتا و دوو ڕازی بوو. لە ساڵی هەشتا و دووە چوون بۆ دەورەیەکم بینی کە هاتمەوە ساڵێکیش وەستان بیکەم. لەبەرەوەی ئەمانویست ئەتا ئارایشگام کردەوە لەبەرەوەی ئەمیست نزیکی ماڵەکە بێ سیارەمان نەبوو بۆی بە پێ بچم ئەوە بوو لە جادی ئۆرەزدی لە ساڵی لە مانگی پێنجی ساڵی هەشتا و سێیا کردمەوانێ. بەڵێ 27 ساڵان بووم ساڵانم کردێتەوە. ئەو کاتە دەورەکەت لێرە بینی چۆن بوو بیرۆکەی ئەو بۆ نمونە ئەو کاری بەڕێستان کە کردوتانە لەو سەردەمایە بۆ نمونە چەند خاتوونێکی کەم لەوانی ئەو کاریان کرد؟ هەمووی 5 کە 6 کە ساڵۆنی هەبوو لە سلێمانی قورس بوو خات و پەشێ و لەبەرەوەی ئافرەت ناچوە دەرەوە. یعنی کە باسی ساڵۆنە دەکرد دنیای شتێک بە دوایانە دنیای میسالیان بۆیان نایتەوانە هەتا ئەم ساڵانەی یعنی هەتا ساڵی 2000ەکانی شەرواهی بوو کە یەکێ باسی ساڵۆنی کرد یا بە یەکێک دەوت دەزڕەنین بۆ وەرە یارمەتیم بە ئیشم لەگەڵ کە زۆر قورس بوو بێتە دەرەوە لە عایلەکەیە. ئێمە من زۆر باجم ماوە تاوەکو ئێستا بەڵام ئێستا تقریبا کەمێک ماڵ هەیە ساڵۆنی تیانە بێت. ئەگەر ساڵۆنیشی تیانە بێ هەر خۆیان فێرەکەن بۆ نمونە کاری قژبڕینە بۆیەکردنە. پێویستە هەموو ماڵێک ینی هەمومان سەرمان سپێ بێ کەس شانازی بە خۆیەوەنەکە هەموو کەسێ سەری سپێ بێ پیاوان بۆ یاخەکەن گەنجان ڕەناوڕەنەکەن کوڕان کچان ڕەنەکەیە گۆڕێ تااقەتی ڕەنەکەیەکە هەیە حەزی لە قژی ڕەش نییە کاڵیەکاتەوە هەیە حەزی لە قژی ڕەشایە حەزی لە قژی سوورە ئەو گۆڕانکاریە دایمەن بەردەوامە ئەبدێ دەبێ ئینسان تااقەتیە چێ لەو ڕەنەی خۆی لەبەرەوە ئەبێت تازەگەری بکات تازەگەریەکەش جاری وایە ئێستا ژن هەیە 39 ساڵەیە بۆ ئەم ساڵۆنە ئەڵێ من نازانم بۆیە بگرمەوە لە ماڵەوە هەشە لە ماڵەوە خۆشی ئەیکایانی هەموو کەسێک بەهرەمەندیەکی تایە بۆ جوانکاری بەڵام هەیە ناتوانێ بیکات ئەبێ یەکێک بۆی بکات حەزەکە بیکا بەس ناتوانێ بیکات. زۆر باشە بزانم ئەو پرسوڕایەت کرد بە هاوسەرت لە کۆتایی ڕازی بوو کێ پشتگیرت بوو لە کۆی خێزانەکەت بۆ نمونە خوشکەکان براکان مناڵەکان؟ یەکەم کەس باوکم پشتگیری کردم دوایی هاوسەرەکەم دوایی براکەم ئەجا دوایی هەموو خێزانەکە پشتگیری کردم چکە من مناڵەکانم بەجێهێش بەڕاستی خاصەتەن سەناریەم لە 5 ابتیدایی بوو حاجەتەکانی شدنانی نیوەڕۆی دانا بەس من چێشتەکەم لێیانە زۆری ژەترسام کە بەجێمەهێشتن بەسەرونەی مووقیفێکی پاز لە ماڵەوە دووربن زوو هاتن بۆ لام و ئەوانە زۆر باش بوو باوکیشیان لە ماڵەوە بوو خەزوریشم لە ماڵ بوو. باش پێش ئەوەی بڵێن کاری ئارایشت بکەی هیچ کارێکی تر نەبوو گوزارخان ئافرەتی خاتوونی ماڵەوە بووی بەڕێستان؟ نا هینە پێشەوە بە ماوەیەکی ینی وەڵزام 2 ساڵ بوازم هێنا بوو درمانمە کرد لە ماڵەوە بۆ خاڵک جلی عەزیمە دری جلی کوڕانەمە دری کەوامە دری ینی سەڵتەمە دری قاتمە دوری دەزڕەنین بووم زۆر. واتە هەر ئەو تۆ هەر لە سەرەتای ژیانتەوە حەزت لە کاری دەزڕەنینی و
ئیتر ئارایشتیش بەشێکە لە دەزڕانگەنی بڵێنی نەڵێن حەزەکەم دەستم بجوڵە دایمەن عنی ئیشم بەدەستەوە فکرم پێ حەزەکەم فکرەکانم جێبەجێکەم حەز ناکەم دانیشم بیری ناخۆش بکەمەوانە حەزەکەم دایم بیرۆکەکانم جێبەجێکەم هەروواژەکەم بیرۆکەکانم جێبەجێکەم بیرۆکێکی زۆر باشە شتێکی زۆر باشە هیوادارم هەموو خاتونێکیش چاو لە تۆ بکاکە بەداخەوەکە لە ئەنجامی بیرکردنەوەی زۆر و بیرکردنەوەی خراپ ینی کەسەکە ئەڕوخەیە ئەوەشی کە هەتا ئەوەش لە ناوەچێ بەداخەوە ئاخر خات و پەشێو ئەگەر ئێستای چێک حەزی لە ئیش بێ لە دەرەوە بیکار نابێ ماڵەوە ڕێگری بکات بێ یارمەتی بن بۆی نەخۆش نەکەوێت لە باتی بن لە عیادەکان و لە سۆزی دەرونی دایانێن با یارمەتی بن ئیش بکە خاستەن ئیشی ساڵۆن و ئیشی دەست کە ئەیکەی زۆر مەژغوڵەبی ئەمڕۆ بیرۆکەیەکی پێ بەیانی بیرۆکەی کە پێ دووسبەی چەند بیرۆکەیەکی پێ ئەو کەسە حەزی لە ئیشە بۆچی هینیەکەن بۆچی ئەیکوژن لە ژوورەوە بۆ شتانە وەکو وایە کەپتیەکەن ینی بیرۆکەکانی ناتوانێت بەکاربێنێ تر نەخۆشەکە ساڵ 12 مانگ دەرمانەخوا و دەرمانیش چی بۆ نووسن ئەبێ هەر فەقیرە دەرمانی خەوە زیاتر هەر خەوتووە تۆ بڕۆ ماڵەوە خەوتووە بەجێ بێ لە خەوتووە گوناحە با کاری دەستی بکە و کەسانە زۆر باشە گۆزارخان پشگیری خێزانەکەت چۆن بینی باوکت هاوسەرت براکت پشگیریان کردی لە هەمان کادا مناڵەکانیشی پشگیریان کردی ئەو پشگیریت چۆن ئەبینیوە لە ئێستای ئەو پشگیری کە تۆ پشگیریت کراوە چۆن ڕنگدانەوەت هەیە بۆ مناڵەکانت لە ئێستا بە شانازیەوە کە سۆزەخان ئارایش دەکات بۆ بەڕێوە ئەبات و کاری ئارایش دەکاوە مناڵەکانی تریشت هەرێکە و لە بوارەکان تو چۆن پشگیری ئەوان ئەەکەیت ئەو پشگیری خێزانەکەت چۆن بینیوە لەو سەردەمەیە کە بۆ تۆیان کردووە من زۆر دڵخۆشم پێیان چونکە هەر یەکە ڕەنانەوەیکی هەیە لە مناڵەکانم مەسەلەن کوڕەکەم ئیشی مەکاینی گەورەکات هەمویان دەزڕەنێنن سەناریا دیزایانی ناوماڵەکە سۆز و سۆمام ئیشی ساڵۆنەکەن بەهاری خوشکم ئیشی ساڵۆنیە کرد خوشکەزاکانم برازاکانم هەمووی فێری ئەم کارە بوون هەمووی دەزڕەنینن ڕەنانەوەکەی زۆر جوانە بینم زۆرم پێخۆشە ئێستا کەیەکی دێت بۆ ژوورەوە هەر کامێ لە کچەکانی بیوێت کە لەلا من زۆر دڵخۆشە بم کە ئەڵێ ئەومەوە معنایە من مجموعەیە خەڵکم پێگەیانوە بە دڵسۆزی بۆیە خەڵک بەدڵێتی معنایە ڕەنانەوەکەشی زۆر زۆر باش بۆ زۆر بەدڵمە زۆر باش جارێکی تر کاتین بۆ پرۆگرام چیرۆکی ژیانی من کە باسی خوالی خۆش بە باوکت کرد ساڵانێکی زۆر کاری کردو بە هەماشیەوە باوکە لە ناو حیزبە باسی ئەوت کرد هاتینە سەرەوە کەمە باسی ئارژگاکەت شت کرد وتە هەمویان خوشکەزا و برازا من پێم خۆشە کە ئەمان کارەکەن لە منەوە فێر بن ئەمەش هەب بۆ ئەو ناگەڕێنتەوە بۆ منە سوودێکی مادیشی ئەبێ بۆ ئەمانیش بەڵێ طبعا کارەکەش فێر ئەبن دڵسۆزانەتریش وڵی ئیتر کەیەکی دڵسۆز بێ لە مناڵیەوە تایە دەرەکەوێت کە دڵسۆز بێ طبعا من پێم خۆشە ئەمە فامەلی بزنزە خێزانەکەی خۆمی تیا هەیە هەمومان سەرۆکاریەکەین ئەسڵەن خات و پەشێو کە ڕۆژێک مەسەلەن لە سەفەرەکەین زۆر تااقەتمانە چێ حتا لە سەفەر ئەڕوین بۆ دەروی وڵات بای 3 ڕۆژ تااقەتمانە چێت چونکە فێربووین بێن بۆ ساڵۆن هەر هەموو ئەم کارمەندانی ساڵۆن وان یعنی لە ماڵەوە تااقەتیانە چێت چکە ئەو کاری کە ئەیزانن لێرە کاتەکەی بەسەرە بن لەگەڵ خەڵکێکی زۆرە کەشێکی ئەوەشتان ڕەخساندووە کە خەڵک مرتاح بێ لەناو ئارێژگاکەیان بەڵێ هەموو کەسی ئەومان پێڵێ ئەلەکەین بۆ ساڵۆن ئێمە زۆر مرتاحین ئەڵێ بە دڵێکی ناخۆشەوە هاتم بەڵام زۆر دڵێکی خۆشەوە چمە دەرەوە ئەوە زۆرم پێخۆشە ئەو ڕەنانەوەی کە کەسوکاریش لەگەڵتایە طبعا دڵسۆزی کە سوکارەکە و پشگیریش بۆ من ئەوەش قوتێکی کێ هەیە بە ساڵۆنەکە بەتاکید بزانم زۆر باسی ئارێژگاکەمان کردووە هەرچەند ئێمە هاتوین بۆ ئەم گەلەریە جوانە بەڵام ئەوش مێژوێکی پڕشکۆیە بۆ تۆ بۆیە حەزم کرد زیاتر ئاماژەی پێبین بزانم سەرەتای کاری دیزایانی جلوبەرگی گۆزارخان بۆکەی ئەگەڕێتەوە چۆن بوو بڕیاریە دەست بە کاری دیزاین کا پێشتر ئاماژت بەوەت کرد کە ماوەی چەند ساڵێکی زۆرە تۆ کاری دوورمان ئەەکەیت بەڵام دوورمان لە دیزاین زۆر جیاوازە بزانم سەرەتای کارکردنی تۆ و خاتونێک و دیزاینەرێک بیستم پێشەوە پرسیارە لێکم بەخۆتەڵی دیزاینەر بەڵام بەڕاستی دیزاینەری لەبەرەوە پرسیارە لێ ناکەم بزانم سەرەتای کارکردنی تۆ بۆ ئەم کارە جوانت بۆکەی ئەگەڕێتەوە چۆن بۆ ئەو بڕیارت لا دروست بوو
ئەو بڕیارە لە ساڵی 2013 پێش 2013 بوو دەستێت جلم کرد بۆ نەورۆز طبعا ئێمە ساڵۆنمان زۆر قەڵە باڵغ بوو ئیتر نەمەتوانی دوورمان بکەم بردم بۆ لای چەند خەیاتێک جێگە نەبوو ینی شتەکانم بۆ بدرێ لای خەیاتێک گوتی بۆ دەدرۆم بەسەر چاو بە تەواوەکەم بەس ئێوارەی نەورۆز وەرە بووی منیش وتی اینجا لەگەڵ قسەکەش یاوتی چ مۆدێلێکە دەگەوێت بۆ کراسی کوردێکە فەقیانەی بۆ بکەم بۆی نەکەم کوردبی درۆم ینی فەتحەی تێکەم لە تەنیشتەوە کە ئەو قسانی پێوتم زۆر متەئسیر بووم وتم جلی کوردی زۆر گۆڕاوە من هەستەکەم خەریکە ئەڕوات خەیاتەکە گەنج بوو هەستەکەم نەزانێ شتە کۆنەکان لەوانێ نەیزانێ پێی نەبێ نەیبینی بێت چونکە هەموو کەسێک کە لە ماڵەوە جلی کوردیە بۆ ئیبەخشی نێشتە لە ماڵەوە جاران خان و بچووک بوو جێگەی پێ ناگر لە ماڵەوە وڵات جلەکانم دانە ناهێنامە ماڵەوە بیرۆکەیم کەم کردەوە بۆچی فاشنێکی جلی کوردی ڕەسەنایەتی نەکەم بۆی بیری بێنمەوە بۆ گەنجەکان کە ئەمە ڕەسەنایەتی ئەمەیە تقریبەن ساڵێ خەریکی بووم کۆم کردەوە مەسەرەن لای دایکی تۆ لای نەنچی ئەو لای مەسەرەن ئەوەی چەفتەیەکمەوەی سەر و پێچێکمەوەی کەڵوانێکمەوەی دەسماڵێکمەیە خۆشببختانە هەموو بۆیانیانام بەڕاستی زۆر بۆیانیانام ویستم ئەو فاشنەش زۆر گەورە بێت تقریبەن لە 26 پارچە زیاتر بێت کوڕانیشی تێکەم کوڕانی شەربا بێبەش نەبن لە جلەکانیان ئەم بینی جلەکان جلی کوڕانەش تەسک بۆ تۆ نمووی نەماوە جاران کە کوڕە خۆیە گۆڕی جلی کوردی لەبەرە کرد یەکسەر کەشخەیەتێکی پێوە دیار بۆ ئێستا شکر واهەیە ئەو جلانەش نەمابوو ئیتر مۆدێلی پیاوم تێکرد 26 کچانەشم تێکرد بەس سەختیەکە لەوا بوو خات و پەشێو کە داوای کچێکمە کرد بێ بۆ باڵاوشتەکەیم بەدڵە بوو جسمیم بەدڵە بوو بۆ مۆدێلەکە دایکی پێی ناخۆش بوو یا کەسێک پێی ناخۆش بوو یا ناویە نووستی و دوایی پەشیمانە بۆوانە بەداخەوە بەس بۆ جلی کوردی ینی بۆ نمونە جلێکی مۆدەنیە بڵێ دوور بێخوایانی لەگە ڕێزیشم بۆ خاتونانی کە کاری مۆدیلیەکەن و کاری نمایشی جلوبەرگ ئەکەن ئەنی جلی کوردی دایمە بۆ ناسراوە ئەها ئەڵێن سەڵم پۆشتەیە محتەشەمە هەمووی لەسەر تا خوارەوە ئیتر پیانمانە تازەگەری بوو بە نسبەت خەڵکەکە ئێستا زۆرن ئەو کچانێک کە مۆدێڵەکەن کە یعنی بەڕاستی زۆر زۆرن پیان بڵێ یەن بە خۆشبەختانە زۆر دڵیشیان خۆشە ئەجا کوڕەکانیش مۆدێلەکان یەک کوڕێکیانەیوت بەخوا من ڕۆژی یەک تەلەفۆنیشم بۆ نەکراوە ئەوە تەی ئەم ڕسمی جلە کوردیم داناوە لەسەر پەیجەکەم هەموو ڕۆژە 20 تەلەفۆنم بۆیە و پیرۆزبایم لێکەن زۆر خۆش بوو گۆڕانکاریکی زۆر خۆش بوو جلەکان وەلو دوسێ پارچەی تازەی تیا بوو کۆن و تازەم تێکەڵاو کرد بوو ئینشاءڵڵا مەقتەئێک لەو فاشنە پیشان بیت زۆر باش ساڵی 2014 کردومە بە گەورەی خەڵکی کەش پێش من کردوێتی بەس بچووک بۆ دەرنەکەوتەوە زۆر بەس من بە گەورەی کردم ڕووداویش 20 دقەی بە ڕاستەوخۆ هین کرد بڵاو کردەوانی تر زۆر خۆش بوو بەلامانەوە خەڵکێکمان داوت کرد خەڵکێکی زۆر زۆر بەڕاستی من 3 مەساوێرم بان کردبوو بەس کە هاتمە دەرەوانە خۆم لە ژوورەوە ئەمڕازانەوە مناردنە دەرەوە کە هاتمە دەرەوە سیرەکەم چەند کامێرەمانێکی لێە خەڵکی تریش هاتبوو لە خۆشیە فرمەسکەکانماتە خوارەوە زۆر خۆش بوو بەلامەوە ڕۆژێکی زۆر خۆش بوو گوزارخان وڵایی داوەتنامە ناردبوو بۆ کەناڵەکان یەک دوو کەناڵ بە تەلەفۆن کچەکانە هاتن بۆ ئێرە ئەمانە یەک دوو کەناڵ بە تەلەفۆن خۆشی مسەوەری قاعەکەشم بکرێگر ینی من هەموویم بە پارە کرد ئەوە کاتە هیچی سپۆنسەری نەبوو کارێکی نوێ بوو بەڵێ هەتا کچەکان و کوڕەکان جلیشممانێ پارە کچەکانیش پارەمانی حەقیەوە هیلاک بوون ئێمە پراوەمان کرد تقریبەن مانگە پراوەمان بە ڕۆشتنی کچەکان کرد و بە کوڕەکان کرد و پشتێنێکی جوانیشم کردو بۆ کوڕانە لەو ئینەتیایەتی لەو سیدیاتیایەتە گەر لەی بێ تازەگەری بە نسبەت ئەو کاتەوە تازەگەری بۆ بەس کەس لەسەری نەڕۆشتەوە زۆر ئاسانکەریە پشتێنی جلی کوردی کوڕانەیە مەقتەعەکە پیشان بی بەڵێ زۆر باشە گورزاخان دایسە چەند پێشانگای تایبەت بە خۆت کردوێتەوە چەند ئیڤێنتت کردووە لە 2010 تا پێشەنگای ئیشی کاری دەستیم کرد ڕەنانەوەیکی زۆری هەبوو بەڕاستی 3-4 جانتاشتم بر ئێوارەکە یەک کیسەم لەگەڵ خۆمەناوم فرۆشرا و کاتە خەڵک زۆر نەیبوو بەس ئێستا خۆشبەختانە خەڵک زۆری خەریکی کاری دەستیە تقریبا وازانیا 14 جارەیە حەڤە جارەکاری دەستیم
نمایش کردووە 4 جاریش ئیشی فاشنم کردووە دوانیان بە گەورەی لەسەر حسابی خۆمێکێ لە هۆڵ یایک هەیکرێست یەکێکیش لە هۆڵی شاری جوان دوانی کەشمان کردوێکێک لە فامەلی ماڵ دەی سەی 2019 بوو یەکێکیش پارک لەگەڵ جەماعەتە دیزاینەری کە سلێمانی فاشنیکمان کرد لە هۆڵی مەژدی ماڵ باشە ئەویش خۆش بوو زۆر خۆش بوو زۆر باشە سەرکەوتوبی هیوای بەردەوامی زیاتر بۆ خوازم گوڵزارخان پێم خۆشە بزانم زیاتر ئەوەی کە ئەیبینم جلەکانت ئەگەر هەڵە نەبم زیاتر شێوەزی سلێمانەیی تایە ئەم جلانی منیش کە بە سوپاسە گوڵزارخان ئەمڕۆ منی ڕازاندوێتەوە و ئەم جلانش ئەو بۆی داناوم کە لە بەریکەم دوای کسە باسی زیاتری لەسەر ئەەکەین زیاتر شێوەی سلێمانیانی تایە بەس تەنها ئەگەر ئەمە هەڵە نەبم ئەمە بڵێن سەر کەوای بادینی دووراوە بەبەستنەوەی بوون پارچەکانی تری تایە لە چوار پارچی کوردستان چەند شێوازێکی زۆر جلوبەرگی کوردیمان هەیە بە خۆشحاڵیەوە هیچ شتێکی تر لە پارچەکانی ترە وەرگرتۆ شێوازی جلوبەرگیان بەڵێ ئێرانی تیا بەشی سەقز بەس لەوانەیە ئێستا نەتوانم بیبەزمەوە بادیهینیشی تایە بە منتیقی بارزانیشی تایە لەو هیناتیایەتی لەو سیدیاگەر لی بیت حەزەکەم هەموو ناوچە کوردەکان ینی لەلام بێت زۆر جوانە بۆ ئەم کەوایە زۆر دەنیایەوە خاستن بەو کەسانەی کە جسمیان زۆر ڕێکە و ناوقەیان نییە ئەو خەرتە زۆر جوانە ئەو زۆر ئەم مۆدەلەیان لێت ئەوە گوڵزارخان تۆ وەکو دیزاینەرێک وەکو ئەوە ئەم کەوابادینە بۆ من شێوازەکەی بۆ من جوان ئەبێت بەڵێ زۆر جوانە بێت خاستەن یەکێ زەعیف بێت یەکێکیش ئەگەر جسمی ڕێک بێ ناوقەی نەبێت زۆر جوانە بێت لە بەریا بەڵێ بەس لە قەڵە و زیاتر قەڵەیەکە خەپانەتریەکات بەڵێ ئەمە قماشەکەی هندیە وتت لێرە قماشەکەی هندی کڕێوەڵا و لە بریتانیا کرێ بیرۆکەی قماشی تر یاخود بۆ نمونە نەوتەوەکانی تر دووەرگرتووە دیزاینیکەی لە جلوبەرگی خۆمانە بیرۆکەی دیزاینی وڵاتانی تر دووەرگرتووە سوودی دێوەرگرتووە یعنی لە قماشەکان لە قماشەکەی بێ بۆ نمونە لە دیزاینەکەی بێت طبعاً قماشەکان لە ڕەنگەکانی بێ بۆ نمونەیسا ئەمە ئەوسا من بیرم نییە ئەگەر هەڵە نەبم کە لە سانەوی بووم ئەو ساڵێک کە من لە سانەوی بووم حەفلەی نەورۆزمان کرد بۆ نمونە هەمووی سەوز لەبەر ئەکرا یان سوور و سوور یعنی ئیترەونێ بە تۆنێک ئەگەر جیاوازێ بەڵام ئێستا ئەم 2-3 ساڵی ئاخر ڕەنگ زۆر تێکەڵەکرێ وەرمونە ئەمە ئێستا ئەم جوانی من کە لە بەرمایە 3 پارچەیە ئەمە بۆ 60ەکان و 70ەکان من ڕسمم بینیوە هەیە ئیتر نازانم بە ڕەش و سپی بینیومە ئیتر نازانم ئەو کاتە ڕەنگ زۆر تێکەڵ کراوە هەموو شتێکیان تێکەڵە کرد ئێلێکی گوڵاریانە کرد کەوای گوڵاریانە کرد چەفتەی گوڵار ئاوەڵکراسی گوڵار هەمووی تێکەڵە بوو بۆیە لە ڕسمەکانیشا زۆر جوانە جا کامێرەکانیش بە قوت بوون بەڕاستی هەمووی ئەو کاتەش کانون بۆ کامێرەکان بەقو ئێمە کامێرەیەکمان نەبوو ڕسمەکانی ئەو نەجوان بوو یعنی حەستەکە هەر سەیری ڕسمەکە بکەیتەوە ئەم قماشە شەر هەندیە ئەوە ژەر هەندێ چۆن دیزای سوودی لە دیزاینەکانی وڵاتانی تر وەرگرتووە نەتەوەکانی تر وەرگرتووە لە قماشەکانیان سوود دەبینم چکە زەوقی قماشەکان بەڕاستی زەوقێکی زۆر جوانن ڕەنەکان بە جوانی لە یەک دراون ئەوەش هندیە ئەمە شندیەوە حاشەکەیەتی کردومە بە ئێلەک بوو هەر حاشەی کراسەکەیە هەر حاشەی کراسەکەی کردومە بە ئێلەک ئەوان عادەتەن یەک پارچەی گەورەیە ئەوەی حاشەکەیەکەن بم پێشەیە و ئەوەی تریژ بەڵێ ئەبێ دیزاینەرەکە هین بێ بەهرەمەند بەهرەیەکی جوانی پێ بێ بتوانێ ڕێکیقا جاری وایە ئەو حاشانە بە غەڵەت ئەیدورن بێت وایە زۆر ڕاستە گۆزاخان پێم خۆشە لە بەشی دووەمی پرۆگرامەکەیە باسێکی دیزاینە جوانەکانە ئەەکەین هەم لە جلوبەرێک هەم لە ئەکسسواراتیش پاش کەمێکی تر ئەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ گورزاخان بەردەوامین پێم خۆشە زیاتر گەلەریەکەی ببینن بە سەرتا لەوە دەست پێ بکەم گوڵزارخان دووبارە سڵاوت لێبێ باسێکی ئەم جلانی من کەی بزانم مۆدێلەکەی بۆکەی ئەگەڕێتەوە لە کۆنا زیاتر ناویان زۆر لە کرازناوە پێش بەرنامە وتت ئەمە جادەی تارانی پێڵێن لێستا لە هەنە پێجوشتیش ئەی بینیم کە ئەم ناوانە وردە دووبارە ئەبێتەوە باسێکی ئەم کراس و هێلک و
سەڵتەی من بکەیت لەگەڵ دوایەوە سەر پێچەکەش بۆ باسکەی. باشە کراسەکە گەڕێتەوە بۆ ساڵانی هەفتە ئەم کراسە چونکە ئەم قماشانە ئەو کاتە بەرەکی 90 سانتیم بوو بەبەری قەڵەوەکان تەسکە بوو تیرۆژیان بۆ کردو لە تەنیشتەوە یعنی پارچەیەکی کان بۆ لاوە بە شەفتولی لە هەمان قماش لە هەمان ئەتوانی ئەمە تیرۆژیان لیاوە قماشەکەیان پێپان کردو ئەنی بۆ کراسەکە هات سێ دوورمان تقریبان تێیەکەوێت ئەمە بۆ خەپەکان بۆ زەعیفی چونکە 90 سانتیم بوو بەرەکەی زۆر تەسک بوو لەبەرەوە کراسەکانیان پێپان کردووە. ئەم کراسە وازان باسم کرد ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1970 کەواکە شەری ئەو کاتێ سافسورمەیەکی جوانە. ئێستا شەرمۆدیلی هاتووەتەوە گەر هەڵە ئێستا هەیە تۆزێک نەرمترە ئەمە تۆزیە زبریشە هەرچەند ئەم زبریش ینی گیانە پێخورێ بەڵام سورمەیەکی زۆر زۆر جوانە. ئەم ئێلەکەشی زۆر کۆنا ئەگەڕێتەوە تقریبان بۆ 20 ساڵەمەوە پێش بەڵێ. ئەم ئێلەکەش ئەگەڕێتەوە بۆ 20 ساڵەمەوە پێش بەڵێ لە کۆن ئەمەنیش مناڵ بۆ مەر ئێلە کوجریانە چنیە ئەم نەخشونیگاری ئێستا یان کرد. بەڵام زۆر ئاوا مەسەرەن زیاتر بە زەنگیانە بوو یان هەنێ پولەکە و زەنگیانە زیاتر زۆر بەکار ئەهات ئەگەر نا زۆرینەی ئێستا شتێکی پیشانەیە زۆرینەی پولەکەیان بەکارێنا زەنگیانەشیان خستە سەری. بەڵام بەستم لەوەی بەس ئێستا زۆر مەسەن زۆر شتی تر هاتووەتە ناو ئێستا مور و نقێم و ئەو کاتەش ئەیان ڕازانەوە زۆر بەجانی ئێستا ئەگەر کراسێکی پیشانیان هەر بە پولەکە کراوە هی ساڵ 83 بزانە چەند جوانە زۆر باشە. ئەمە پێڵەن چەفتەی سەر کە ئەبڕێت ڕۆژێک حەزەکەی لە پەیجەکە دایانم چەفتەی سەرە ئەبێ کڵایە بکەیتە سەر بۆی بوەستەکەی بەستیت بۆی نەڕوات. بەڵێ چەفتەکانیش بۆ چەفتەی سەر ڕێشەکانی بە درێژتر بێت کۆڵوانە بێ کورد بێت بۆ چەفتەی سەرە بێ درێژ بێت دەرینەوەکەی جوانترە و جوانترە وەستێ ئەگەر کورد بێت تۆ زەرەقە وەستێ. ئەمە بەس هەر ئەمەی پێواکرێ ئەم سەر و پێچ ئەتوانی سەرولاگیرەشی لەسەردانێ ئەتوانی پارچەی قماشی جوانی شاوە تێکەڵی بکەی ئەتوانی هەموو شتێک ئەم سەر و پێچووینە بڵێن هی ساڵی بۆ ساڵی کەی ئەگەڕێتەوە زیاتر کام خانمانە بەستویانە بۆ نمونە گەنجەکان یا پیرەکان هەموو کەسێ بەستێتی ئەو کاتە هینە ساڵەکەیمان لەبەر نییە نازانانی کە دایکی منیش بووە هەبووە دایکی ئەویشە بۆ هەبووە نازانین بیرۆکەکەی کرد لەوە چێ لەگەڵ ئینسان دامەزرابێ ئەمانەش کرابێت بەڵام گۆڕانکاری تیاکەیتر ئەلوانەکان جاران چەفتەکانیان تۆخە کرد پارچەیە چی پێڵێن ئەو شاڵەکانیانە خستە سەری کەمێک گوڵە سوورەکەی شاڵیان دەرەخست لێرەدایانە لە ناوچوانیانە یاخود بەعزە کەسێ سورمەیەکی هەڵتۆقی دانا زۆر سەر و کڵاوەکە زۆر بارز و جوانە بوو سەر و کڵاو فەنیەیە بۆ بەستن نەمازین گۆزارخامی وەستی خات و سەناریە بە سپاسە بۆ ئەم سەر و کڵاوی بووم بەست منەمە یەکەم جاریش سەر و کڵاوم بەستۆ بڵێن ئەمانە ئەم ساڵ زۆر بەکارمێنەوە حەزم لێ بوو کڵاو بەڵام ئەمە یەکەم جارمە هەشمە لە ماڵەوە تەبعەن بە تایبەت لە ڕۆژهەڵاتەوە بۆیان نردوم دەستیان خۆش بەس لی نازانم بەس ئەمە ئەمڕۆ بیرۆکەکەم لێ وەرگرت ئەبێ لەبەر ئاوێنەکە دانیشی بزانین لە چی بارێ لێدی ئەگەر کڵاو ڕێکدانرێ جوان نیە بە تۆزیە لاریکەی تەوانە بزانی کامە و لێ جوانە ناوچوان بچووکەکان ئەبێ تۆزیە کڵاوەکانیان بەرنە دواوە یا سەر و پێچەکانیان بەرنە دواوە جوانترە بێت ئەوە ئەتوانی خۆ تاقیکەیتە وەردەوەردەیەکی یارمەتیەکە باسی ئەوەت کرد ناوچەوان بچووکەکان هەستەکەم کەمێک لە کاری ئارایشتەکەت لەگەڵ ئەم کاری دیزاینێکە ئەیکەی زۆر سوود لێ وەرگرتووەم لە ڕێگەی بڵێن ڕەنگی جلوبەرێک لە ڕێی پێستی خانمانەوە لە ڕێی شێوەی دەم و چاویانەوە أي طبعا مثلا هيك لوتي بانا نوعك هيك لوتي باریکە نوعك هيك لوتي درێژە نوعك ولو ئێستا جێڵن بمێنێتەوە شتانە ئەبێ دیزاینی لەگەڵیان وەڵام و خەریکی خۆ جوانکردن دەستیان خۆش بێ هیچ گەنجن با باسێکی تازەترین کۆلێکشنی خۆت بکەی کە سەرپارچە بوو ئەگەر هەڵە نەبم بزان بیرۆکەی سەرپارچە لە چیەوە ناوێکی زۆر سەیری بوو بینیم لە پەیجەکەدا تا نەمبینی یعنی شتەکان نەمبینی نەمزانی کەمە بەسیە بڵێن لەم سەرپارچەیە هەرێکە و لە قوماشێکە و دیزاین کراوە لەسەر قوماشێکی هین ئەمە طبعاً زۆر قورسە ئەمە کێ لەبەری کێ توانیوەتی لەبەریکە لەبەریکەم بەس بۆ من نەبوو زۆر گەورە بوو بەپێی ئەو کچە کردم کە تەقدیمی کرد لە فاشنەکەکەیە هینە بانوو
بە پێی جسمی ئەو کردومە زۆر باشە. ئەو تۆزیە بیرۆکەکەی لە چیەوە هات ئەم سەرپارچێ بۆ نمونە بینیم سەرپارچەیەکی زۆر هەیە لە ماڵەوە چی بەلای خەیاتێ سەرپارچەیەکی زۆر هەیە تر کۆم کردوانە تقریبان ئەمە لە 3 مانگ زیاتر خەریکی بوون بەس ئەم هینا بەس ئەم کەوایە 3 مانگ زیاتر خەریکی بوو یان بەڵێ بەخوا خۆشیە لە نزیک بۆ لە 6 مانگ چونکە ڕەنەکان یعنی ماوەیەکی زۆر هەر ئەم بڕی و دامەنا ئەم بڕی طبعا من لە بەیانیەوە تا ئێوارە لە ماڵ نیم ئەو کاتانی کە فراغێکم هەبوو ئەم بڕی و دامەنا و ڕەنەکەیم لێ نووسی لێمە نووسی بۆ کەواکە ینی ڕەنەکەی مەنووسی و ئەم خستە کیسەیەکەوانە لێنانیشی بۆ کەواکە و ڕێخستنی ڕەنەکانی ئەوە شەر بیرۆکەیەوێ زۆر ئەمە چنراوە لە سەریا کاری بڵێن دوورینە کاری یا مەکینەیە یاخود کاری دەستە کاری کەپسکردنە پێوەی وەکو لەزگا کە بە ئۆتو پێوەیەکەی بەڵێ چەند پارچەت هەبوو لەم پارچانی ئەم زۆرم هەبوو ئەم پارچەیەکی زۆر تایبەتە لە لام ئەمە لابە بەس خۆش بێ ئەم پارچێ خۆم لە ناو جلەکانمان زۆر تایبەتە لە لام چونکە زۆر ئەزیەتم پێوە کێشە بە شتێکی زۆر جوانە شتێکی تا بڵێ جوانە شتێکی زۆر تازەشە گۆزارخان هی ساڵی چەند بوو ئەم کۆلێکشنت ئەمە لە فاشنویکەکە پێشکەشم کرد فاشنویکی 2021 لە هۆڵی ماشتی ماڵ زۆر باشە ئەوەی کە داشم ناوە لەسەر پیجەکە کوالەتی باش نییە جوان دەرنەکەوتووە لە مۆبایلەوە خەڵک بۆی نردوم باسی ئەوەت کرد گوڵزارخان کەیسە زۆر خانم کاری فاشیۆنەکە کاری نمایشی جلوبەرگەکە دەتوانی بیرۆکە لەوانە وەرگری بۆ نمونەیسە لە زۆر شوێن ئیشی فۆتۆکرێ ئەم بۆ نمونەم کارە تازە بکەیتەوە لە بەرخاتونێکی ترا کارێکی نوێتر بکەی بەڵێ توانم بیکەمەوە ئیشەکان نەڕوات بەڕاست ئیشی پێشکەشکردنی نمایش کورسە بە ئامادەکاری بۆ بکەی 6 مانگەوە پێش یا ساڵێ لەوە پێش ئامادەکاری بۆ بکەی بڵێ من مانگی 4 ساڵی تازە مانگی 5 ساڵی تازە ئەو شتە ناکەم بەزەبێ دیزاینەر بەڕاستیە بێ شتی پێبێ نابێ شتە کۆنەکان پێشکەشکاتەوە زۆر باسی ئەم کۆلێکشنەمان کردە چون کارێکی زۆر زۆر جوانە بەس پێم خۆشە بزانم دیزاینەر لای گۆزارخان چییە؟ دیزاینەر ئەو کەسەیە کە بەهرەمەندێکی هونەری هەیە شەر نییە هەموو کەسێ ئەو بەهرەیە هەبێت بەتەکیت بەڵام هەیە کە ئەبێ لە دایک لە مناڵەوە بەهرەیەکی تایە وەکو خۆڕسکیە بەڵێ خۆڕسکیە بەڵێ بەڵام تۆ لە خۆڕسکیەوە ماشەڵڵا زۆر زۆر دەستڕەنگینی گوڵزارخان باسێکی ئەم درەختەم بۆ بکە کە هاتم عەفوو گوڵزارخان باسێکی ئەم درەختەم بۆ بکەی کە هاتم زۆر زۆر جوان بوو ئەمە ئیشی خۆمە بیرۆکەی ئەم درەختە لە چیەوە سەری هەڵدا ئەم درەختە سروشتیە ئەمە خۆی درەختەکە سروشتیە ئەچین بۆ پارکی ئازادی بۆ ڕاکردن بینیم مانگی یەک بوو درەختەکان بڕابەوە دانرابوو ئیتر دانەیەک هێنایە ئەم لاوە ڕام کێشایە ئەو لاوە تەلەفۆنم بۆ براکەم کرد توێتای پێبووتم بچۆ درەختەم بۆ بێنە ترم درەختەی بۆ هێنام بەڕاستی هەر یەکسەر چەقانیشمە ئەو ئینجانەوە ئینجانەکە خۆی بەعکسەوەیە بەڵێ ئەوە کوڕەکەمم هێنا بۆی کون کردم و بۆی پڕ کردم لە چیمەنتۆ درەختەکەی بۆ ناشتم زۆر جوانە من نەتا ئێستا نەمبینی ئەوە خاستن ئەوە بۆ ئەم ئەکسسواراتانە شتێکی زۆر زۆر جوانە منیشی وا بزانم 10 ساڵە بێت 10 ساڵە ساڵە کردومەوە زۆر زۆر باش ماوەتەوە با سێرێکی ئەکسسواراتەکانی ش بکەین گوڵزارخان شێوخانە بە ئەمە شپشان بە ئەمە شتێکی زۆر جوانە ئەمەش بیرۆکەکەم لەوە بۆ هات بەڵێ کە شتێکم ئەکڕی شتێکی لێ زیایە بوو تۆزێکی لێ زیایە مەگەر لە قوتووە ڕۆژێک چەکمەجەکەم کردەوە سیرەکەم ئەنواعی شتی تایە مەسەلەن ئەم مورۆ مۆرۆی تر ئەو بیرۆکەم ئەو چەکمەجەی و لێک پێ ئەو چەکمەجێ خەریکە تەواو بەسەر چاوپشانە دێم ئەم بیرۆکەیەشم لەو بۆ هاو هەم سەرپارچەم هەبوو هەم موروی زیایم زۆر زۆر هەبوو ئیتر ئێستا ئەمە نەوەیەکە مورۆکەوە نەوەیەکە بەڵێوانە دانیشتمە لە کاتی نەکبووم کەرنتینەکە بوو لە ماڵەوە بووم ئەو کەرنتینە زۆر زۆر بۆ بەخێرەبەرەکەت بۆ خەڵک ئەمەنە بیرۆکەم بۆ ئاهات نەبێتەوە بەخوا من داش نانیشتم دلیڤەریمان زۆر زۆر بوو خەڵک داوای شتێک کرد بەڵام هەر بیرۆکەشم بۆ ئاهات شێکی زۆر جوانە زۆر باشە گۆزارخانە باسێکی ئەکسسواراتەکان بکەین اینجا من لەگەڵەوەی زۆر زۆر حەزم لە جلی کوردیەوە بە هەماشی ئەکسسواراتەکان بەس هەمیشە ناوەکانیان نێتێکەچێ ئەسا ئەم ناوی چی بوو؟ ئەوە ناوی عاشق بن ئەمە عاشق بنەکەت بۆ سوور دایمەم نەیبینم ئەم ڕەنگانەی زۆر هین نییە
زۆر ئەم نقێمانیتیانە ئەوە ئەبی گرم لەلای ئەم عاشقمانگان کاری دەستی خۆمە هەر نقێمی ئاڵیانە کرد شینی شانە کرد قیچەکە با سوور و ڕشی تیابێ لەگەڵ جلەکان ڕێکی خەی من مەبەستن زۆربەی کات کە بینی و تەنها لیرەیە ینی زۆر نقێمی تیانی آخرش هەر لیرەیە ئیتر دیزاینەرەکەی گۆڕێ لەگەڵ نمونەی کۆن و نوێیە زۆر شتێکی جوان ئەی ئەمە نەزانم حلومێخەک ئەوە حلومێخەکە ئیزانی تازەترین کۆلەکشنەکانت کامەیە تازەترین کۆلەکشنم ئەم حلومێخەکەیە بەردەکەیم لە دەرەوە کڕیوە سیلڤەر و شتی زیوم تێگەڵ کردووە لەگەڵ ئەمەیە لەسەر هەردووکی ئەەکەیت من لەسەر هەموو ڕەنێکارەکەم بەڵێ هەموو ڕەنگە کار لەسەر بۆ منە گۆڵدیش زیاترەکەی سیلڤەریش بە هەمان شێوە هەردووکی بەڵام گۆڵد زیاترە ڕۆ هەمیشە وایە زۆربەی جلەکان ئەم گۆبەرەکە زۆر جوانە ئەتوانی لە ملیشیکەی ئەمە کو ڕاست و چەپیش ئەگەر تۆزە گەورەتر بێتوانێت ڕاستوچە بەتوانی بەڵام ئەمەش پشتێنە هەر لەسەر قماشەکە کردومە گوزارخان کوالەتی ئیشەکانی تۆ بۆ نمونە چۆنە کۆلیتیان تا چەند بەرزە تا چەند ئەمێنێتەوە ئەم شتانە هەر ئەمێنێتەوە من ئەمە لە 2014 کڕیمە لیرەکانی ئەمێنێتەوە کوالیتیکی زۆر باشیان هەیە مەسە ئەمە نامون لە دەروی وڵات کڕیمە مروەکانی بەڵێ هیچی لێ نایە ئەمەشم هەر بەڕاستی لە سەرە پارچەی مرو دروست کردووە گۆزارخان هەرچەند ئاوا سپێدی ئەەکەم ئەم شتانت بۆ نمونەستا ئەم ملوانکە توانێت لەگەڵ جلی دەرەوەشیانی جلی مۆدەش بەکاربێت بەڵێ خۆی ئەتوانی جلی ئەمە سەر و کڵاوەکانیش شتێنەکانیش دەتوانی بۆ جلی مۆدا بەس هەنێک کەس من جۆنایەمە شتان هەنێک کەس دەڵێ ئەوە جلی کوردیتان فەوتان خۆی بێ بڵایکەیتەوە بە جلی کوردیا بە جلی مۆدەیە بە جلی شتی ترا ئەبێ ئەو ئەکسسواراتانە لە شیلانە شەر خۆم کردومە خۆ دروستت کردووە بەڵێ هەمیشە ئەمە دایمە یەکدانەی هەیە لێرە بەڵام تووسی ئەمە بەڵامکارێکی هینەوانە بیرۆکەی تەوە بیرۆکەی تازەیە بەڵێ بۆ دروست کردووە ئەمەش ئەگەر هەڵە نەبم شێوازی هەستەکەم لە هندی ئەچێت چووکە من خۆم تۆزە مەعجیبیشتی هندی وایە بەڵێ ئەمە نانە تاقمەکە هەندیە بەس خۆم ڕازانوەتەوە بە زەردە ئەمە تاقمەکانە تاقمەکە بە زەردە خۆم ڕازانوەتەوە ئەم زەنگیان و مروانت پێوە بەڵێ وایە ئەو تا گویا هەموویم ڕازانەتەوە زیاتر چ زۆر مور و شت کامانە بەکارێنی بۆ نمونە ئێمە بەردوو مور و شتمان زۆرە لە کوردەوارێ مەسەڵەن لە شیلانە حەزم لە شتی پلاستیک نییە چونکە هەرچی کارێکی تیا بکەی ئەڕوشێ پلاستیکەکە ئەنجا هینیشە زۆر ناشرینە وەستێ شلومە لە وەستێ لەسەر لەشکەدایانەی حەزەکەم دایمەن موروی ئەسڵ بێت کە موروی ئەسڵ بۆ ئەتوانی کاری تیا بکەی هەر کوالیەتێکیش بەڕاستی شتەکانی گران بکڕی ئەبێ بە گران باتری بفرۆش چونکە هینە شتی هەرزانیە هەیە ئەڵێ مەسەلەن ئەم کڵاوە لە فڵان شوێن هەرزانە بەزەوە هەرزانیە فەرمو ئەمە من ئەمە هەمووی 2014 و لیرانەم کردوە بەڵێ یەکشتی لێ نهاتۆ بەڵێ ئەگەر لە تەنەکە دروست کرابێ ئاوازە خەوێک یا نەخێر هەر بەدەستەوە بە عارق بەدەستەوە ڕەنەکەی تێگەچێ ئەبێ کوالیەتی شتەکان باش بێ ئەگەر یەکێکی شت بکڕێ کە کوالیەتەکەی باش بوو ئیتر ئەمێنێتەوانێ قەت هیچی لێ نایە بۆ نمونە ئەم زەنیانەیە لەوانەیە ئەم زەنیانەیە هی خەسووم بووە خەسووم ئەزانی لە کێکەوە مردووە لە 74ەوە مردووە نازانم بڵوانێ بڵم هی 100 ساڵ لەمەوە پێش بوو بێت هیچی لێ نەهاتووە بەعزیە شتیە بۆیش دەزڕەنین بووە خەسووم بەعزیە شتی هەبوو ئیتر من چوومە سەرماڵەکە من بە خۆڕاییم نایە ینی شتەکانی قیمەتی مزانی بەتەکیت وایە گۆزارخان بە دو پرسیار ئەوە لێ بکەم زام ئەم شتانەی تو هەم لە جلوبارەکەم لە ئەکسسوارات بۆ فرۆشتن ئەمانی کەدات هەمووی بۆ فرۆشتنە بەڵێ ئەوەی کە خەڵک توانێت سەردانی ئەم گەلەریە بچووکی خۆش ئەم گەلەریە بۆ مانگێک بەردەوامە هیچ کاتێک ویستیان بە شەویش لەمە دوا بەردەوامە بێت بۆشیان نەڕازێنمەوە لە بەریانە چیان ویستانی بۆی ئەبێتکەوایەک شتێکی هەمویان بۆ ئەڕازێنمەوە منشێکیشم هەیە لە من لە سەریە نووسم ساڵ بینیم ساڵ پێش ئێستا حەزر ئەف و گوڵزاخان تۆمەڕۆ کاکە پێشەوە بێ زەحمەت دەستخۆش ئەمە زیاتر لە 80 ساڵیشە نووسیوتە ئەمە طبعا ئەمە نایفرۆشم بەس تەنها بۆ حەزەکەی بمێنێتەوە حەزەکەم بمێنێتەوە پێش 80 ساڵە ئەمە بەڵێ
هی کێ بووە مەگوڵ زارخان نییە ئەمە هی ماڵێک بوو دایکی ئەمری خی کردبوو تی حەزەکەم بۆ لالی تۆ بمێنێتەوە زانیوێتی قەدری شتەکان زانی بەڵێ زۆر کەشتم بۆیانێ زۆر باشە بۆ زاخام شتێکی ئەو تۆم نەماوە ئەگە شتێکت ما بێ باسی بکەم زۆر سوپاس دەکەم ئەمڕۆ کاتی خۆت بە ئێمە بەخشی ماندوومان کردی لە بەروی بەداخەوە کە ماوەیە کە تەندروستیت باش نیە ئەمڕۆ خەریکە باشە بخوا ئیشەڵڵا هەر هەبی و هەر تەمەند درێژ بی هەر تەندروست باش بی گوڵزار حەزم کرد باسێکی جانتایش بکەم ئەو جانتە باش حەزەکەی خۆم ئەێنم گوڵزارخان پێش بەرنامە وتت ئەمە لە گوێنی دروستن کرۆ لە هەم ماڵە گوێنی فڕێن بەس ئەرچەنیسا گوێنیش زۆر نەماوەمە وەڵام من سوودی لێ بینم سوود لە شتەکانە بینم یعنی هەچی شتێکم هەبێ لە ماڵەوە فڕی نایم دایانێم هەتا بیرۆکەیەکم بۆیێت یا بیرۆکەکەم هەیە کە شتەکە بینم ئەمە جانتایەکە زۆر سوک و سۆڵیش ئێستا من دکتۆر پێمەڵێ بە جانتاکە و لە 2 کیلۆ زیاتر قورس نەبێ ئەمە کیلۆنوێکی شتێکێر پێوەی دیار سوک و سۆڵە ئەگەر تەڕ نەبێت چونکە عادەتەن گوێنی ئەگەر ئەم عادەتەن هاوینەیە بەڵێ هاوینی ڕەنەکەشی هەر بۆ هاوینە بێت کاڵە لەبەرەوەی بەڕاستی باری تەندروستیم ئەماوەی باش نەبوو پشتم فەقەرەی پێنجم شکا بوو زۆر شتم ناتوانانی بکەم ئەم ساڵ نەشاتاتم نەبوو زۆر گۆزارخانە چەند وتم دوا پرسیاریش بەس لە بەرنامەتە ئەم براندە دەرچەنیسە بۆ بە براندێک ئەم ئیشی تۆ براندەکەت گەورەترگەی بۆ نمونە شتی تری بۆ زیاب بکەیت جانتایە ئەم جانتایە بۆ من تازەگەریە من کەپار هاتم بۆلات بۆ پرۆگرامەکەی تر ئەم جانتایم نەبینی بەڵێ حەزەکەم زۆر حەزەکەم وڵا گۆزارخانگیان زۆر سوپاس ئەمڕۆمانتومان کردی هیچی حەزەکەی شتێک بڵێ شتێکت مابێ نەوەڵا من ئەزێتی ئێوە ماسوان کامێرەمان و پەیامنێر و بەڕێزی شت زۆر سپاس بە تەلەڤیزیۆنەکەشتان زۆر خۆشحاڵ بووم منی شەروەها زۆر زۆر سپاس بۆ خاڵت و گوڵزار عەبدولقادر کە ئەمڕۆ لای گوڵزارخان میوان بووین زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ میوانداریەکەت تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ خێر بن سەرچاو زۆر سپاس